ماوەی چەند ڕۆژێکە لەلایەن فەڕەنساوە هێرشی ناڕەوا بێڕێزی بەرامبەر پەیامبەری ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت دەکرێت و ئەوەش بووەتە جێگەی نیگەرانی و ناڕەزایی مسلمانانی لەسەر ئاستی دنیا بە دوای خۆی داهێناوە. مامۆستایەکی ئاینی ئاماژە بۆ دەکات پێویستە مسلمان شانازی بە قورئانی پیرۆزەوە بکات، چۆن بە ئاشکرا دژایەتی خوا و پێغەمبەری خوا دەکرێت، پێویستە لەسەر مسلمانانیش بە ئاشکرا بەرگری لە قورئان و پێغەمبەری خوا بکەن، چونکە ئەوانە لە لای مسلمانێڵی سوورە. شۆڕشی دەستخستنەیەکمان شۆڕشی وازهێنان لە ڕقوچینەمان ئەمە گەورەترین شتێکە کەوای ئەعلانی بکەین بەرامبەر بە هەموو جیهان. فەڕەنسا دو میلیۆن مسلمانی جەزایری کوشتووە. فەڕەنسا لە 400 مزگەوتی کردو بە کڵێسا. فەڕەنسا لە مزگەوتی ئامادە نەبوون بێنە دەرەوە 4000 مسلمانی بە یەکجار کوشت. یعنی ئەمە ئازادی خوازەکان و دیموکراسی خوازەکان ئامانە ئەڵێن بێمە ئیترێمە تاکەی بەم تەڵانە بتەقێتەوە پێمانە، تاکەی دەستکەین بەم کونەمارانە پێمانەوە بن، نابێ فێربی، نابێ ژیربی، نابێ دەزوەرگرین. مسلمانی تر بەس ئەمە بەرنامەی علمانێت، ئەمە بەرنامەی دیموکراسی خوازەکانە. ئێمەش قورئان و سنتمانێ با سەرمان بەرز بێ بەمان. بۆچی خەڵکانێ بوانە سەریان بەرزە بە ئاشکرا دژایەتی دینی خواکەن، باەوە بە ئاشکرا دیفاع لە دینی خۆمان بکەین کە ئەمە زۆر گرنگە ئیعلانی بکەین هەر کەسێ لە ئاستی خۆیان. یعنی لە ڕۆژ دوای بەلیغ عنی وەلەو ئایا هەموو تاکێکی کۆمەلگاگرێتەوە، هەموو تاکێ لە قیامەتا لە بەردەم پەروەردگار و پێغەمبەری خوا ئەڵێن چیمان کرد بۆ تو. یعنی ئەو پرسیارە بێ هەموو کەس وەڵام بێ بدۆزێتەوە پێشەوە بچینە گۆڕەکە و پێش مەحشەرمان چیمان کردو بۆ خوا و پێغەمبەری خوا. لەسەر ئاستی دنیا بە هەموو شێوەکان مسلمانان پشتیوانی و خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری ئیسلام درودی خۆی لەسەر بێت دەردەبڕن. هاوکات مامۆستایانی ئاینی پەنجە لەسەر ئەو دێڕەدا دەنێن کە ئیسلام پەیامی ئاشتی و پێکەوە ژیانە و دەبێت مسلمانیش بە ڕەوشت و ئاکارەکانی زیاتر ئیسلام و پەیامەکانی پەیامبەر بگەێنن بە خەڵکی. هەڵوێستی مسلمانان بەرامبەر بەو بێئەدەبیە کە ئەکرێ بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئێمە پێغەمبەری خوا وا فێر کردوین کاتێک کە هەر خراپەیەک هەر شتێک ئەکرێ بەرامبەر بە ئێمە خێرمان پێیە بۆ خەڵکی. خوای گەورە بە پێغەمبەری خوا فەرمێوە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، دینی ئێمە ڕەحمەتە. و کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی عەزیەت ئەدرێ لە تایف ئەڵێ اللهم هدی قومی فإنهم لا يعلمون. بۆیە هەڵوێستی ئێمە من داوا لەسەر جە مسلمانانەکەم لە جیهانە و بە تایبەتی ئەوانەی کە لە ئەوروپا و لە ئەو وڵاتانن بە ئەخلاق و خۆڕەوشتی جوانی خۆیان ئەو ئیسلامە جوان و شیرینە بگەین بە خەڵکی کە گومانم نییە ئەو خەڵکی ئەگەر ئەو دینە شیرین و جوانە بناسێ باشتر ڕووی تێکە. هەروەکو ئافرەتەکە لە مالی بوو ڕەهینە بوو گەڕایەوە و ماکەڕۆن بەو شێوازە پێشوازی لێ کرد کە دوای 4 ساڵ ئەوەی کە ئەسیر بوو هاتەوە بە مسلمانی هاتەوە. ئاماژەکان لە وڵاتانی دنیا بەگشتی و لە فەڕەنسا بە تایبەتی ئەوە دەردەخەن ڕۆژ لە دوای ڕۆژ پەیڕەوانی ئاینی پیرۆزی ئیسلام ڕوو لە هەڵکشانە و ئاینی ئاشتی و قبوڵکردنی هەموو بیر و بۆچوونێکە و هەمووان دەتوانن لە ژێرساییدا بە ئازادانە بژین. ئەوەش نایارانی ئیسلامی لە سەرانسەری گیان و فەڕەنسا بە تایبەتی هەرەسان کردووە و بۆ بەرگرتن لەو شەپۆلی گەڕانەوە بووە و ئیسلاماش هەر جارە و بە شێوازە گێرش دەکەنە سەر ئیسلام و پەیامبەرەکەی و پیرۆزیەکانی مسلمانان. ئەماش کاردانەوەی مسلمانانی گیانی بە دوای خۆی داهێناوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.